الرقة 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 يا خادليز والرقة هاي الرقة 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 يا خا كليز والرقة هاي نية 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 يا ركز بكز نية هاي نية 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 يا ركز ليرة نية هاي الرقة 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 يا خادليز والرقة هاي الرقة 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 شو خادليز والرقة هاي الرقة 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 أغادليز والرقة هاي الرقة 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 شو خادليز والرقة رقة 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 ماجي هسه وشيا خوا بخيري بيار خوالي وبزيابك اخو تشيبو خريبو شوية بمانيش خريبو شوية تشيبو خوكا وتشيبو ماجي خو بشو خاو بيني ايه خوا بخيري بيار دودة سنبيني خريبو شو خانا خلقان عوا جا من على وتكشكو بوبو بشو خان راب وارقوراني انا ودانو هاي رقا 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 شو خاق سي زور رقا وس بحكس نزاني بخواقنا همو من دار كاريه كاكيو خاوت من هيش قسناكم مدرو باشا خب منيج لدم الدر نتش خم النبي باشا نانا خم النبي أزاني باشا ومن الرمباتشي قماشة كرم باشا باش وش هاي رقا 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 سري مجيت هالرقا شو خمال لصر حقا هلا راوت نزغلوا عمر النبي اليوم برضو برا لك ابص شو ورا رانا كانت بابا لا قلتوما عمل النم هنا بو خاطري في خم ما في شيء من بلوتي وجاري كون عوداري انا كوني مكا يبدقا وي بو بياوي خو بشو خايم وبين خسي بيولي لك كل كوا خوي تشي وشتي تشي اقام لهيجنيا اتخا بيني بين انا وري زوا هاي رقا 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 ما جي مرقي زور رقا شو خمال صار حقا بابين بو طبي سرويك تقا يلا بيش مودي بيش مانك عمر النبي يعني يا بو شو عيبك ولا برا يا خاجانو بو ما قلتي باشا دستان خوش بي باشا هاتي وكل برانا شو قاتن ذل الرقة نوا صادوا زي ما من لنا يوا خدمتنا كم او نبي صفة من بس نوا ها من على ورقي او انت يا برين كوا بخوا من اقام لني شو خجان بربيبن بربيبن بونجوري تعزب بربيبن بس بربيبن كيش معك هو واهي نيك شي بطبلي انا جنب ما كنت ولا والله وصل عليه هنا كل شيء نازاني بوستيا والله خبينا خوش بينا باغا لا حسو هيبتي شو خاصي شاخي بفريم كا لا تساوي بفرق بتويتها او خوا اي تو بوله بخير شي بيو بينها كارما بسول ساعه به مع زكاتي خويا بي او خوا اي تو نيا تو بيني نيه شوار افرتي ريكو بيك بيني بو شو خا مقصدم بو بردسي ايشو تشجنان غلطي انا كي قسمك غلطي انا كي باك في شكل بيونانيم عمرنا من تخوات شي بو قراني كخيبي وبيني بو بله خويين قراني من الانا هيلاني ويلاني تخوا اخر وحاج مقلفتي او ياري من الانا ابيري او نوطو قول اما ازاين تونيك شتي ولا اما اللي انا كان كليدين لسلحي من الان للنايل اما باوازي شي فولكلوري جوان بريكو بيجي انجا حسير ما عندكين يسبون منا قرقر بملايا قرقر بولايا ابا مان او خوش ها وانا تيجي ميا وتجور لي منقرا خوش لا والله تجور دق مكاني داخا بيكاره ها شلون هو نا اخذ اوز لقل قافي كان انا اقول حسبون منا بيقورا اخ بلر زانك وجانب بلر زانك او يا خوش ما وي والله قراني داوا كراو بيا قزا ولا جا خويا تايم الصابت نبغي نسلح نسلجولو لحنا بوتاني ابي كرجولو عمري بيا قبل بي كرجولو فوق
دەبێت کوردەکان بوو یشکۆ براکەم یاوە دەیتە تۆزێ غیرەت ئەوە چیە شتە لەبە وەڵام مۆخەکەیەتی بابە بەکلکی دەمانم پیاکێ شاکە بەخوازم دەوە بخۆیە تەخەوەس خیلۆ دڵمە تەخەبای دانیکەم کەشم بۆ لوکە ئەرێ بابە لوتی و کردە بە شلی کە زلەکان دەوازی لەبێن بە وەلای تۆزێ غیرەت دەی ئەمرن نەمێنێ دەدەی ئاها کوێ کاتیمان بۆ لێ کردویت دەستا خۆش بێ تەقی حەقی ئەترسم لەو ژوورە احترامی باشتان لێ نەگرتی بێ بێ بەڵابی چۆخە ئەوە خۆی حەزەکەی سوێن و تەلاقی بەبزانە احترامان گرتووە یان نە گرتیان بەڵێ خوا هەڵماگری احترامی باشیان لێ گرت دەستا خۆش بێ ئێستا ئیبان ڕێز و حرمەتێکی زۆر باشی لێ بگرن ئای بە نەگەر کوێخاجار ڕێزەکە دانێ بۆ من حرمەتەکەش بۆ تەقی ئەی کوێخا بۆ شتێک بە قسەی برای خۆ ناکەی ئادێ بزانم ئەڵم بۆ نەی بەمە حەمامەکەوانێ پاک 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 دەسێکی لێم و بۆی بە پاکی بینێت بۆ ماڵەبانە لە کوێخالی یاوە خەڵک قسە نەکە نا پێویست ناکە بیبن لەو ڕێگایە زیاد لە لزوم حرمەتی بگرن بەسەر چە یاڵە یاڵە گڕگڕ بەم لایە گڕگڕ بەم لایە ئەرێ منیش لەبە زاوار کە سرم کەوتە خوارەوە سرم خەریکە تەقەیە شتێک لێ بێ من شادا بم شێت نابی زۆر کەسی کەوای و تووشێتیش نەبوو بەس من نابن شێدە مەمیج کاکمەجی ئەیە خوا دەستم شکێ ئەو بەچی وەی لە هاتووە ئەوە چی بووە ئەوەی لە ماجی قەوماوە وەیلێ سار و گۆلەکیان تێگاوە وەیلێ چاوێکیان واتە قانووە با بمرم جانانە ئەی خوا نەگە خوا کاکمەجی گیان تۆ سە پێم بڵێ چی وەی لێ کردی وەرە بەم لیشکا و بخەوم بینی لە خەوما کوێخا بەسرا بۆ ئێمەش دەکەم مناڵی گەڕەکا چەپڵەمان لیا و هاوارمانەکەن ڕاقا ئەی باوکە ڕۆژ ڕقا بەس بمزانایەکی ئەم خەوەی منی بۆ کوێخا گێڕاوەتەوەی تر هیچم ناویست لەسەر و خەوە لە تۆ کردووە ئەڵێ مەجی گیان تو خوا گەردنم ئازاگەنەوە گۆڤە بریشتێکە لێ بێ وەرە بە قوربانم بی بۆ بمرم چی بووە دەستم شتێ ئەوەی ڕاستی بێ منە خۆم لای کەسێک گێڕایەوانە لای چێ گێڕاتەوە کاکمەجی گیان وڵای زەینچی لای من گێڕایەوە بەس بخوا من چوزانم ئاوە ئەڕۆ و ئاوای لێ خۆ لای زۆر کەسیش باسم نەکردە لای چێ باسێ کرد وەڵا بەیانی زوو کە هەستام چووم لە نانەوە لە لای ژنان کە لە سەرەمان کردبوو لە نانەوە لە ئەوان باسم کرد قڕ بەو سرم لای چێتر وەڵا دوایی ئیتر کە هاتمەوە بۆ ماڵەوە ئیتر چوین قاپەکانم بەر بۆ سەرکانی ژنان لەوێژ لە ئەوانش باسم کرد ئەی دوای ئەوە بەخوای تر ڕۆی ڕاستی بێ نیوە ڕۆژ ڕۆشتم چوم بۆ دوکانانە جەماعەتی ئەو بەرەوە هاتبوون ئەو ژنوشتانە ئەی دوای ئەوە ئیتر تەواو چوزدانم میوانیشمان هاولای میوانەکانیش باسم دواتر سلام علیکم مەجی کەفارەتی بێ عەلیکم السلام خێر ئەم جارە بۆچی هاتون و لاچاوتان کردم بە قۆخ و ئێستا هاتوونەتەوە ئەوە هی مەوزوعی خەوەکە بوو ئێمەش کوێ خامری پێکەی وتی بزانە ئەوەی کەوای کردەوە خۆی بینیوە 2000 شەقی تێڵن ئەمە غەڵەتی کرد بۆ جوتی بە تاکی حسابی کردو لەوە داوای لێبوڕ دەکەین بەس کوێخا ڕێز و احتراماتی بۆت هەبوو ئەیول لە خەوەکەیە پێی وتون کەوا دوو کەس کوێخایان بەستۆتەوە ئەو دوو کەسە کێ بۆ بابی بێن لەگەڵ خۆمە وەڵاهی ئەوەی ڕاستی بێ ئەو دوو کەسە با پێ و بڵێم لێو نەشارمەوەڵە خوا ڕاستە و ڕاستی پێخۆشە یەکیان مەنیجی ژنم بوو دووهەمینیشان لە جیبەخانی دراوسێمە وەڵام منی تیان نەبووم کاکمەجی منی تێمەکە ڕۆڵە لە خەوەکە بۆ من خەوەکەم دی ئۆزانم کە ئێوە بوون ژنەکەی خۆ بوو بەخوا منی تیان نەبووم کاکمەجی وەڵا کاک مەجیجانە بێ بیان بین بۆ لای کوێخا نە پێشتر لای خۆم نەسیحەتی جانەکە من جا بەمە لای کوێخە کاکمەجی هەوەر تۆ ماڵێ بە قورجیە بۆ منی تیەکەی ئەبێ بیان بم یەک دەقە تۆ بۆیان کاکەم بۆیان بە کورە بابە من ڕئیسی حیمایەکانم کوێخا بە منی وتووە وەرە بابە ڕێز کوێخاجی خۆمەیان تۆ چی کورە بابە من کاتی کوێخا بووم تۆ لە مناڵ لە بەردەرگا پەنجانەکە باشە ئەمە چی هەموو دەقەیات دەنگەدای نەکەی لە ماڵی مەجیم چی بەریا خۆشتان کەستان نەگرتوویەوە ئاخر ئەزام تاکیدم یەخەمەگرێ پێش بگرێڕم بەریە خوانە و دوانە بابڕێن من نایم هەویرم شێراو نانەکەم
ڕاستەکە وەڵام منیش نایەم نەوەڵڵا خۆ منی تیان نەبووم ئەتان بەم یعنی ئەتان بەم من نایم تەقی مەجی دووبارەی کێنویا بیان بەم یعنی بیان بێ بۆ لای کوێخە دەستم دێ مادەم ئەبری شوخە ئەبێ بڕۆن بەخوا چاری وەرە پیاوی واو هەبێ ئافریم ئەوەی فابۆش نەکەو ئەمری کوێخە نەجی ئەبێ بڕۆن وا لەوە خراپترە لێکە هەمووی خەتای تۆ بوو نەجی بڵێ حەقی دەرەچێت حەقی یەڵا ئەم ئەفو لە چیە کاکە ئازارە هەیە والله ئازاری چی بات ئەی چی داخی ئەم چەتیوە ئێستا بوو لە هاتەوە بووە زوو هاتەوە ئەم مڵۆزمە چێ باسێر ئێستا بە چی بری لەگەڵ دکتۆرێ هاو واللهی نازانم لە تۆ بۆ بانکە پێیان چی پێڵی بانکە تو بانکە ئێستا شتێکی پێڵم حەلی یەکەم ئەگەڵ لە خۆ بێ دەدەی پێیان پێیان ئەو لا ئاوەرە باوکە بانکەکە وەرە ئاوەرە چەتیوە بەڵێ باوکە ئاشە کچم تۆ نەوە ئەچم بۆ فیستیڤاڵ و ئێوە هەر لەگەڵ ڕەفیقەکانمان نانەخۆم درەنگێمەوە ئێ باوکە یانێ ئیتر لەگەڵ ڕەفیقەکان زوو تەواو بووین و هاتینەوە ئاخر بۆ هاتیتەوە بۆ زوو ئەرە هاتیتەوە باوکە تو ئیشت چی بۆی کە من درەنگ بێمەوە وڵا یەکچەکەم ئەلحەقی میوانێکمانێت. میوانێکمانێت باشە با میوان بێ بەخێ بەسەر چاو ئافرم یاخواوەنە عاقڵی بەس کە میوانەکە هات تووشی شۆگ نەبیت ها بۆ باوکە میوانەکەمان شێتە بابەشێتی چی دکتۆرە دیێرینە یان دکتۆرێکی زۆر کۆنا نەنە ئەوەی کە قاچی منی عملیات کرد بەستی ئەوەیە بەس باوکە تۆ قاچە ئایبی چی بۆچی دکتۆرێ بۆ ماڵەوە بۆ لەو ئەی دێ و بانجوێت خۆیەتی نابێ سەیرم کە نابێ بزانم وازم چۆنە بۆ ئەوەیە هەر نیم سەعات دەگێت و ئەڕوا باوکم دکتۆری VIP شێ باشە بەساقە تۆ چنگی ڕێزی لێگری ئافرە من ئەوم پێخۆشم بە قوربان کە هات طبیعی بێ لا احترامیشی لێ بگرن باوکە ڕۆب لە هاتەوە کاکە مەکە باوکە جان تۆ ناتوانانی وەرە پێ کجا بخۆم لێگەڵ ماڵی خۆمان فەرمون کاکە و بەکرە یاخوا بەخێر بێنەوە سەر چاوە سلام عليكم سەر چاوەکەم ئەو خانە بەخێر بی باش حاڵ باشی بەکر ئەوە خانۆکەیە بەکرەمە چییە؟ وڵی باوکە جان ئەوەی ڕاستی بێ ئەوە خونچەخانە هەچەند جوانە ئەڵڵا زانیی بەکر و ئەمانە نەما ئەو بڵێ بەلی ئەومانە وڵی باوکە لەگەر ڕێز و حرمەتمان ئەوە خونچەخان هەچەند جوانە ئەوە خێزانە تازەی خاڵە بکرێ چی باسی چیەکەی تۆ بەکر یعنی بەکرژ نییە ناوەتەوە؟ ئەڕڵا کاکە چی؟ کاکە وڵا دانێفت تێم بگەیەنە بلە ئەمە چیە هەر ڕاست پێم بڵێ باوکە جان خۆ ناڵێ جارەکە درۆمەگەن وڵای ئەو خونچەخانە خێزانی خاڵە بکرێ ینی بەکر وای لێ هاتووە ژن بێنێتەوە ئەرەوەڵا جا هەستی جان پێی بڵێ بە ئاینجا خۆتان تێک بۆ دەنێمە بۆ شتێتراتەوە این خونچەخان ئەوە حەدیقەکەیەتی دوو ژووری تری شێ لە ژوورەوە زۆر بەدڵتە بێ یەک دەقەمادا محەممەد یاخوا بە خێربی سەر چاو بە خێربی یاخوا چیۆ باوکە؟ ئەوە جەڵدەیە بە غیبی هاتوو بۆ من يا رب إخوة عفية الفجر الفاتحة فاتحتي يا رب إخوة عفية قاعد صوان جاوة وعفية جاوة كم زوز باوکە فاتیحایتی خۆ هیچ کەسێک نەمردووە لێرە کاکە خۆ تازێنیە بێدەنگ بە کچە ئەو ئێوە هاتوون ڕابێرن بە ئێمە بۆچی کۆبووینەتەوە فاتیحای چی؟ بقوربان ڕۆحەکەم خەتای توێ تۆ خۆت ڕیش داوتە دەست ئەو مناڵانە هەروە و پێکەن من مناڵم والله جۆ گرە هەرە متا حەکەم من لە خاڵە بەکرەوە تاگاتە هەستی بەیەک ڕۆژن بۆ خاڵە بەکرێنە خۆ دوو دانە ساڵە ژنێکیشی بۆ ناتوو ئەی دوو ساڵە ژنیشە بۆ نهاتۆتەوە؟ نسیبنە وەڵڵا وەڵا تۆ مناڵی شەمبیلا گوێ بگرن باش جەماعەت ئێوە من ناناسنا ئەمەی کردوتانە ئێوە ئەوەی بە ئێمەتان کردووە بە حیاتی قابلی قبوڵ نییە ها وەلێشتان قبوڵ ناکەین بە هیچ نەوعێ لەبەرەوە من داوای قەرەبووتان لێ یەکەمەوە ئەجینا ئەو ئاسمانەتان شانێ بەم لەوەنی تێگەشتن؟ بەکرد بەرزمەکەی ناوە تۆ ماڵی بە قوڕمەگیرێ قەرەبووی چی کاکە ئەو تۆ باسی چیەکەی منەوە دە ساڵە هاو سەرمە کەیفی خۆتە وەی مەگاڵتە چیە وەین؟ چۆن نابێت تۆ پرسیار
سەرکی بزانی ژنی هەیە ژنی گوێ بگرە باش گوێ بگرە لێرەوە ناڵم یەک کەستان بچێتە دەرەوە بە تایبەتی ئەمە هەتا ئەو قەرەمە وەرنەگرین یا ئەبێت ئەم خوشکەم لە بەکر مارە بکرێ تەواو کەیفی خۆتانە بە هیچ شێوەیەشتی وا قبوڵ ناکەم ڕاستە بەکر دووسێ ڕۆژم ئیهمالم کردووە بەڵام بە مەمانای ئەوەی نییە کە من سەر ژنم بەسەرا بێت ئێستاش ئەو منی خۆشەوێ هەر هەمووتان سیرکەن سیرکەن بەکر پیف سیرکە بەکر عاشقی منە منیش عاشقی بەکرم ئێستا خۆمبانێکم بەکر هلا 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 بكر بشيله وشاكر هلا بكر فردا شاكر هلا بكر شيله وشاكر فردا شاكر هەستی تا بۆ دەرەوە خێرە بەکێوێ ها ئەو دوانە گەر بکەیتە دەرەوە ئەم ناسکۆڵە خنجیرێ نابێ بچە دەرەوە زۆر شیرینە باوکەڕۆ خوای دەقەباتێ بگەم يا زحمة وت أما شيرينا كورة أول شياني مني فوتان كورة أول حياتي هسا عيناك انتو ايش اسفيها تجيب كم انا يا شو بشريكني ولا جواتهم كاكا انا عيناك اليوم باور كان بصري وصالي كان لا ديكي خومان شش كاس هاتن غدريك مال يبكن او اخون تاع ثانيه بلا كان كوبون هاتنا بيشوليان وتمبرونا دوها موتان بسري ايه ولا يقدق يا هميان مخص وابو خنشا ما مشيرجا قرباني ازانم پیاوی بغیرتو زور مهمی بلام امشتي سوق التفاهم يا كده بالما الريا وحلا ما تجي لا بس عيب ابويا توا يقدق ابوك من قصيب له والله بعدم براجن اوس في منيا من جك بيوتيك ولا قال براجن تو خميس زرعكي خاله بكري نبي تيجي يك حلم لا بلا شيء او دوسيه ما نعم ريشاكات تعرفي اونيه دوينا يك كان بس سري يقم سر خواتي كمو تحسب قجي وانا نميلي يا اخوة هذيك اكلات وتوش ازامشنا كوبري كردوي باشا دي وردي بزاني بكر كواو هبو خوشة ويستيو اوانا بمن خوشة كي كواو هم خوشة ويستي كلاني وان ما نابو شكرا فادي أم يا وتوبي بيدان بوسفا عيناك تو كاكا ما تسأل بشي من لفشي لا ترسم بيدان با سيكا وانا بمن خوشة كي كواو هبو يادقاري كلاني وان ما نابو شكرا فادي بكر اي كوا عشقة كمان خوان تمري ايوه سيدي تاتي ما خص نسأل نبرو نوي فقينا كدونا كاكا بس ندري هذا بيبو أريك دقة مسلماني شقيناك دانشا مسلماني يصلح يبدو على بكاي ها بياوي تاعنا ما قالكم هسه والله هسي بس ما قيد اسمه تشاو ما كم يالج دانشا تو عيناك كاكا خاتم شكاخو من هالله برا بروح عيبه وثمان توريش اسمي عيبه موت بس سواء زين من هلا برا كاكا من هدو قاتم شكا ولا خوشي ودانش بيدان بدا بس كاكا بس بيبرنا عيبنا كان انا خدها كتب تشيل مالها يجي بيكسيني يجي من زميني حسابك لا بكره بكر سنينه كان عن هلا بجري اوي تمام كام عيني زور خوش بالي نبي خوش مشي من انا قيسين بيب الله بيا اخوان شو بقول نم تعرفش بيتانا اليوم اما قبول ناكي تمام باش نروح كم ثاني والله قراري اول واخير لا بكره بكر كاكا انت عمر انما ثاني جا هم جرب انا جات ما بيه بكر ممكن بس سينما يا وانا بكر يا هيك دنيا خوش يستيلني وانا معنا ده نصاله متوج بميدين بكر بيرنا بيك وروشتي بوسرشنا خلق سيدي كردين چنگن جو جوان بوين او كاتا دنيا يادگاري مان هي بيكوا بيرنا او خوار نخوشاني بوم دروسه كردي او ده درو هيج ناخو يا مولايتو نانا خوم يا بكر جان بيرنا كبيكو لزام كوبين توصل لبيش منوبي هاك من هاتم بيانو تمقيق ها تو دخلت محبوبها مو كسوتري خبر انا رولو دري والله بورا سيو سدبي كتب بس موضوع قازقه خو عقلي وخاله بكري لو جامعين هاد قاعد دانش كبو تشيل تو لابس اسيام خوش رجب دروز چون دڵاو تۆ بە منەوە تۆ یەکەم خۆشەویستمی
بكر كاكا قلالي وشيك بابا قربان دانيكي هم جلو بانا جاد من بيت بريان ما ايه أزاني جيبي آسيا بالموا أي أمر النمر داو شيء باشترا صادوان زي ما أنتو داو بداد دس آسيا ناويرم بيوم على كده قريبة تسيواني إيش آسيا بيتواني أكاك تخسبك خطا مستمر مشكلة تانية مشكلة بوي مش دروز مكا والله من بكرواني واي بكر مني عليه إما لي قبولك إن هذا وكاك بلي قبولك أي تنود مني كلا من بجري كردي رسال وكتولة بريا كم ها اسمع جاني ما بيعلمتي جنبات وشي جيشن نبين خوا حافظ بكر هسا تاكلوي هموي ختايتوي هموي بو ختاي من هموي هتوي كوري بابا من تان لقلا ابو بن هاتم بدا خوازي زو سينما من شو ما بكر كاكا ما يكن بهرا بقربان شو يلتقي سبوتان حلكم كاكا جان هيك شتيك نيه اقريك نيه ما بيعاودك ده حليكم كاكا جان خونشه دان بومن چی؟ بس شغي بومن باركي فوق قسانة شو خوجني بغلط بناتو تولي هالقريتوا انا بازي وقتان نبيت اتواني جوابان بيتو الراسي ديالنا كونشا جان راسيت حفتيك لسر براوس البابيلي كي لف كمان حفتيك يلا باشا حفتيك دي باشا يا اخوانا خير بيه كاكا تداني شربي بكتو بلا مرازي وشو بيبكب او نعم يا خوفي روزة يا اخو اسمع ما يقدر كمان وانت اول شيء باجي خوجه خيانة اللي قلتين الواسو والله قبوليناكي قبوليناك منيح حتى النبيت تاسو خيزاني منها بلا حسن يلا حسن يلا بودر يلا هوني خو ما ندر مانك بابي انا ميكسامين كان هموتان فلوسكم مفتان يلا داي بابر بس الله تيجي برا ميك ساري بلا بونا انا ما هي ماما هي ما مشي ساعه نانا او ماما كي نيل عزام يا باشا او كاكي منها تشارجني هي يلا داي يلا بقول دي يلا يا مكاري خير مان هي هي يلا أبا مسيطريش من المعروة علمتو أمي زمانية أتواني يقدواني كم بكري بيتي إيش بيتي بشب دارا كانوا لا داهاتوا بلا والله أما بلا توزي اختطاف كان توزي عقلي كان بسر شاو كاكا عثمان جار رخصة بين من بجت عم بيلا ما دام كوتا مير زمين اشتوا حزك بجت عم بيلا كرم من زين لقل بكري روتو توليري نو والله أنا نو والله هو تحل يا مرة والله باشا إيه باشا ده سد إيه بخرا عم براقي زور بعقل بالجبان أبو أما تعيتيكا دي داوي كيزو كرم أبو داوي ده حافظ إن شاء الله بيلو خروبين فيك إن شاء الله نقول بعلفهم بلا من شرط شروط ما حمو شرطة كانت جيبت جيكم بس بلا أمريكا حسكم حموي ولا قلب ما بيني توا هرتو بخوا باخواني كده لورو يك باخشي هي هم يقولا بوتي انا هتا ورجيك تي انا من برشق ما اي تمشي اليوم خم انت حسكم رومانسي بي رومانسي بخم النبي بخوانا عم يكمن على لما عليها به هم يوك ما اوتي له حسكم ابسي شيطانش لما على نيري دريانكي ناي او بجديتها دريانكي اي شلون حزيشكم ايه اي من خوش ايه بقدر هم الدنيا ايه شلون بزعمتو من خوش ايه ايه بو اثباتكم شلون جاني بو اثباتكم كمنتم خوش بيت ازاني بقدر شي دعاي ودانشة هاي دانشة قبتي من دانشتم هاي بمشي هاي مناكي داوي قلنا كم والله ما زي روشتي لقى جماعه هاي بابوتو لا زول اعتيادي يا اخوان بخير بيت سواتا ما همشتك الرازي ام خلي وي زور خوش يا اخوا بيروزي يا اخوا بقول بانا بخوشي بيا تهواكم بخوش سلام نابي او تا اخرك بوكم جنقينا نابي اشتي وارودا كل اشتوانا بيجي اشتوانا والله الريا درامبو دامبو هیچ وار ناگرم مشکم درامبو كاكا جان ام جاران توي چي بيني مش تلي مشك معاه چیه هیچ بسام لما كان دواب كانوا باوري كيف صار بكر هو غلطة شي بو تو كرده والله تشتكم وإيش خدها من نبو آسيا جان بخو خدها أو شتي برازاو بالله
ئەوە ناوسکی کاکمی خواردووە ئێستا تو بە تەمای شوێنەوە بکەویتەوە شتە بۆ بکە وەڵای تەخۆ جاری وا هەیەڵێ عقڵ بە گەورە بچووچینەوەتم بەشکمەوە عقڵ بێت ئەم کچەی بۆ دۆزیمەوە بەکەریمە چەند ساڵە من ماڵم لەگەڵ کردووی ئەم هەموو گوڵ و گوڵزار و ماڵ و حاڵە بەخێتە بەردەستێکێکی کە ئاخر خەتای تۆشیتی ئاسیان گیان ئەزاین چۆنە بە قوربان تۆ خۆ دەزانی من پیاوم و کاکە هیلاکم و کەیفم هەیە و حەزەکەم لە ماڵەکەی خۆما ڕاشێم و تۆزی ئیسراحەت کەم چی بکەم دەکات تۆش ماڵێک گرتووە لێ هەر لە ماڵی عوسمان کەوتوی نایتە دەرێ کاکە چی بکەم دەکاکیشم گوناحە گیری خواردۆ بەدەست ئەمانەوەڵم بە ژنێکی بۆ بێنم بۆی بخۆیان ساکەن من دانیشە میش ئەوە نەچم بۆ ئەوێ بەخوا عوسمان تا ساحیبی ئەو مناڵانە بێ چاوی بەژن ناکێ باشە ئەوە قاچە چیەتی تۆ؟ وەڵا هەردوو قاچم شکاوە مام شێرزاد هەردووشی بەس خەریکە باشە بێت بەخوا خەریکە پەک دەکەی وەزنە باشیش باشی ئەوە کوا قونچەخان کوا بۆ دیار نامێنە لە پەڕان وەڵا خونچەجان بێتە هەت شوێنێ لەبەرەوەی عەمەلیە زۆر پاک و تەمیزە خونچە ئەوە خەریکیە و پاکردنەوە گسەگان و حاجەت شتنەوانی ماڵەکەی خاتی خوا کوشتی وا چۆنە جاخۆ من برژێتە ماڵەکەسم دڵم ناویستانی پێ بکەم دەبانی کە کورە عیبە بۆ خاتی خوا چۆن هێڵبیسکاو خونچە ژیان خونچە هۆ خونچە کاکە وەرە باوکی من وەرە هاتم ماشەڵڵا لەو لار و لەنجەی ماشەڵڵا دەوەرە لای منەوە دانیشە بێدەنگ بە دانیشە ئافرچێ مام شێرزاد چۆن بە قوربانی چاوم چیە لێمە دوو قسەی دوو بە دوومان نییە هی ئایلەوی بابیکەین بەس ناکەم تۆ مەجال نایی فەرموو چی وایە فەرموو ئەو من دانیشم فەرموو چی پرسیارلێکی مەسەلەن وا من حەزم لە نیسکێنە بوو تۆ بۆم لێنی ئەیزانی بەڵێ زانم نیسکێ نازانی بەڵێ نیسکێ نازانم وازە نیسکێنە بێنێ وا من حەزم لە یاپراخی سەڵخ بوو بەڵێ یاپراخی سەڵقیش و گەڵامەیش ئەزانم من باوکۆرە چۆن لێ بخۆڵم بێتەوە ئەزانی تۆ ئەڵڵا لەو کریوەیە بێدەنگ بە ئاخر دە تۆ سەیری کە ئێستا وا گەریمان من حەزم لە مەحەلەبیەک بۆ نییە سەرێ مەحەلەبێ ناوەڕاستی کاسەر و ژێرەوەی جەلیە تۆی زانی نەوەڵاوەیان نازانم وا گریمان من حەزم لە ڕەنی سوور و ماکسی سوورم بۆ لەبەرەکەی بێدەنگ بە ڕعی ناکەی تۆ ئاخر من عایلیە بۆی کاکە تۆ باشە مەڕۆ دەرە لەبەر دەرگایە دەرزێکی دەرگاکەم کرد بە سەیرمان مەکەوتەوە باشە بەخوا دەچیتی و نایم کوڕە حەزت چییە؟ باشە چیم تووە جاوەڵات واکەی لەبسەر دەنگمان دەرێنی من خونچەم زۆر خۆشەوێ لەوانەیە لە داهاتووە هەفتەی 5 ڕۆژش بێم ئالێرە سەری لێ بم ئەجا بۆ یەکشت ناکەی بەڵێ هەی وەرە لێرە بۆ من نچمە ئوتێل بۆ خۆم ئێ باشە قەیچێتە مەقسەدم یعنی یاخوا بە خێری سەرچاو مشکلە نییە ئەڕۆم من مشکلە نییە بەس گوێ بگرە قسەی نەوعێ بکەی یا بە نەوعێ بجوڵەیتەوە پڕ پیشەکە دەکەمە دوایی نەڵێ حاڵی ئەحسای دوایی نەڵێ مام شێرزاد عەسەبیە و چی ئێ ئەو منە باش خونچە بێمە پێشەوە یایتە پێشەوە برا ڕۆمزانی هەر خۆم گەڕم گرتووە یاخوا بەخێرێت بەخوا ئەو خەمە خۆشیەکەوانێ بە حیاتی شتیوان نەبینی بێ بەس شتێکە لەوەم پێ ناخۆش نەبێت برای توێ ئەویشم برای منە بەجە برای تۆزێکرد نییە کاکە ئاخر نازانم کاکە لە کۆڵمان نابێتەوە نابووە ناوی عەقڵ وایە ئەرێ ئەوە ڕاستەکە ئەم مەسەلەی فیشێک و میشەکە وەڵاهی کەوتی یەک سەڵی فیشەکەنێن بە ناوی دەمتەوە قەریب و ڕقمەتەوە ئای هین نەکەیت دەمم پڕەکەی لە فیشە گوتی دەم پڕەکە لە فیشە وای پڕێکی لە هین تو لەم ناوی ئەگەم دیقەتی ماڵەکەمان بێ هەموو دیوارەکان کونە فیشەکە نەبارە هەمووی براکە و تەقانێتی ئەمام شێرزادە ئەنەبی احترامی لێم گرمە خازبان عەلا شواربی باڵێ ئیترۆش کوێسە لە ماڵی خۆمانین گوڵشتەکانشم هەمووی ئاویاوە ئەڕۆمە ژوور و نانێک حازرەکەم و تۆش دوایی وەرە وا بەس ماڵی خۆمان خۆشە بڕۆ دانیشە جێ داخە بابێن ئیسراحەت یە بکەین بەخوا دوو مانگە ئیسراحەتم نەکرد دەمێکیشە پێم نەوتی باکر چی دەبەلێ دازە دەبڕۆ ئەو منیشاتم وەی باکر سەلام عەلەیکم وەسەلام ئەریێ بواکرد ئەرێ من داشێت کردووە من لە چۆ کەوتنێرە وەڵڵاهی ڕاستی خاڵبە گوجە سەر دیوارەکەەوە هاتین جا لەبەرەوە گەر عەزەدە کوراسە تۆ بەجەمام ێڵێ من ئیشمە بەخاڵبە کرێ وەڵڵا منە حاشا نامێ هەر بشتان بینم سەرچاو فەرم خاڵبە ئیشی چیتانێ تۆ وەرە با دانیشت دوو قسە بکەیت چۆن من داشێت کردووە عەقڵ لە مێشکمان نەماوە تێکتان ناوم دوو مانگەیەوە باش کار
خاڵە بەکرد دەی سەلامن نەبیدی بزانم چی هەیە خێزانی ئێمە زۆر گلیمان لە تۆ هەیە بۆ ئەی تۆ عیب ناکەی لەو مۆزوعی خۆم چای بەشیمان تۆ خیانەت لێمە کرد کۆرەوە تۆ کەری شوێ نەکبەت منی نۆشێکی ئاسیا بە هەموو دنیا نایە ئەخە دەخاڵە بەکرزانکی پێ ناخۆنە فشەفش مەکە تو یەکەم جاواو ناوت تو واز لەوە بێنە ئێستا ئەمە هەرسێکمان خوا ئەگەر لێ پلیسمان بە خەتەیەکە تووشی کێشێکی زۆر گەورە بووین هیچی ئەبێ یارمەتیمان بێ یاخە دەبزانم چی پێم بڵێ تۆ ئەڵەی مراوی من ئەڵەم قازم دەخ دەپە ناڵی تەواوی کەم تەواویکە ئەڵێم هەتا براکەم لێرە نێوەر بە نابێ نابێ لە کوڕی دیرگاکە و چاوی لێ چاوی لێ ویستم بڵێم یەک ڕجال یەکەم احترامم بگرێت بەس احترامم برۆلا من چیم پێوتی خۆی چم نەکردووە ئێ سوزانم ئاخە حەدە چییە؟ مەسەلەی کونی دیوارەکانتان چۆن وێرم شت بکەم سوزانم چونکە پێم وتووی دەمە پڕفی شەکەکەم حرەکەیەکی نەوعێ قسەیەکی نەوعێ وا بخۆن چا؟ کانە قاشان ئەوە لێرە خەریکی چی؟ کاکە ئەم ئەلمۆکێکی ئەمە دراوسێمانە جادار شەریقەشم لێ ڕەفیقی کچەکە دراوسی چی؟ وەڵڵا چەند جار هاتۆتە داوای من بەتەمام زەواجی لەگەڵاکە چی؟ بەسەر ئێوانی ئاخە دەوانی خۆ من وام یعنی ئەرە بلە من وام ئەرە وەڵا چەکەم وام ئەرەوەڵا دکتۆرە باس نەکەی تۆ نەیدی بەخوا هەرچیکان جاشی ماگەرێکن وەڵی تر تیاچوم تقریبا وایە وانیە و شتەکە تیاچوومە تۆ وای دیاوانی والله ئیتن سوعبە دەکات شرقم لێ جاجاریە تویتر لەو بابەتانە ئەیکی ناخۆ بەخوای واللهی ڕاست ناکە یاری بە هەستی ژنانەکە چۆتە داوای چەند ژنێکێکە وانیە؟ وایە هەسە کاکە باپڕی لەمانە بەعایلە شێتن هەستا عوسە شێت بەکرە شێت منانە لەخۆ شێتر جارێ بلە شێت قاڕەی ئاسیا لە هەمووتان شێترە ئەڕۆنە ڕۆن دەبابشان دانیشە چاوبەل دانیشە دانیشە قاچە ساخ بۆ بۆ ئەو باشە ئەمرتان نەمێنێ باشە بۆتان کە ڕۆڵ ئاخر سەبەب بەخوا باوکە زۆر داوای لێبوردنەکەم لەگەر ڕێز و حرمەت بەوە ڕاستیەکەیە بەخوا تۆ هەتا گۆسا فریای چوم نێژن گەوتوی دەها بەچم بەس وەڵای خێتان بنووسە بۆ دکتۆرەتان بۆ هێنامەوە هەر دڵم بەمەوە بوو سەیری ئەو نسیبە واللهی منیش لەمەوەدا پشتی مناڵەکانە گرم ئەچمە پاڵ ئەوان هەتا ماوی نایەڵم ببی بە ساحێب ژن تخوا گوناهتانەکە بەخوا نسیبەکەیە ئەجینا بڕوا و قەناعەتە بێ خۆ من ئەوە لەبەر بەکرد تووشی مشکلە نەبێ ئینا ئەوە چیە من بیکەم لە خێزانی خۆم من هەر دڵم بۆ تۆ لێیاوە بەس بۆ تۆ والله باوکە نەیبیت والله لەمە دووە ئەبێ ببم بە کابوسی خەونەکانت هەر بڕۆی بۆ داوای ژن من بێم تێکی بەم ئەمە چیەم ئایلەیە شێت و شبر بەخوا منیشتان شێشت و شبر کرد بە خۆتانەوە دانیشە لە شوێنی خۆ دوای من نەکەوی جارێکی شعرێکە بۆ بڵێم دکتۆرە من نەکبەتێک هەبوو کە من لێترسا ئەزانی چی جۆ بگرە کا عوسمان هیچ خەفەتی بێمە خۆ بە قورعان هەموو شتە لە پیاوە قەو بێ وعد بێ مژنە بۆیە کاکە گیان چۆن خەفەتی پێ ناخۆم ڕۆحەکەم ئەوە بە لەحزەیە من دوو ژنم ڕۆی دوو دەستگیران کاکە تۆ ناتێ مژنە بۆ بێنم بەرە وەڵڵا تۆ بۆ بۆێنی من چیم لێرە من خۆم بۆ هێنم خۆم تۆ زانی من چیم خۆم بۆ تێنم وعد بێ من بڵێ گورتم کوڕی سەگە مە ئێوە حەسەن پڕ حەمرتان بێنم بیەکەم